ئێمە وەکو خانمانی قەزای شارەزور ئەمساڵ بۆ جواری چوارەم فستیڤاڵی پایزەمان کردەوە و ئەمساڵ بە سەرپەرشتی نوێنەرایەتی ڕێکخراوە دیموکراتیەکانی قەزای شارەزور ئەنجامماندا. ئامانجمان لەکردنەوەی ئەم جۆرە پێشانگایانە نیشاندانی بەهرە و تواناکانی خانمانی ئەم سنوورەیە. نزیکەی 25 خانمی بەهرەدار و بەتوانە لە بواری جیاجای خواردن دروستکردن و چنین و دروستکردنی ئەکسسوارات و مەکرەمە و تابلە و گوڵی سروشتی بەشداریان کردووە. لەگەڵ ئەوەشا بتوانن سوودێکی مادی یان پێ بگات چکە هەر خانمێک کە لەم سنوورای بەشی خۆی بەهرە و توانای هەیە ئێمە لە ڕێگەی پێشانگایان و ئەمانەوێت نیشانی بدەین تواناکانێت. بۆ فیستیڤاڵی پایزەی قەزای شارەزور ئێمە هەڵساین بەکردنەوەی بە ئەنجامدامی ئەم کامێرە دەستیانە. کاری دەستی ئێمە لێرە ئیشەکانمان عەرز دەکەین، زیاترش بە ئۆنلاینە. خۆم دانیشتووی قەزای شارەزورم، کاری مەکرەمە و چنینی ئیکسوارات ئەوانە ئەکەین. ئێستا زیاتر خواست لەسەر ئەم کاری مەکرەمەیە، ئەوانە دروست دەکەین ئیتر بە خواستی خەڵکی لەگەڵ پشتێن ئیکسوارات و کەواو هێلک، کراسی کوردی، کڵاو زەڕە، کۆڵوانە ئەوان.